کورلەوەتی هەیە لە مێژووە هەمیشە بەرشاڵا و بەر کوشت و بڕینی نایارانی و دوژمنانی بۆتەوانێت لە مێژەوانێک و قوربانیە بەدەست داگیرکەرانەوانێ بۆیە ئێمە وەکو هونەرمەندان ئیدانی ئەم جۆرە هێرشانەیەکەین چونکە بەڕاستی گەلی کورد گەلێکی بێپشت و پەنایە بەداخەوانێ هەڵبەتە بۆ خۆشمان ئەتوانم بڵێم هۆکارێکین کەوا کەلێنێک هەیە لە بینی برایەتی و تەبایی هەموو چین و توێژەکان لە هەموو پارچەکانی کوردستانە بەڕاستی ئەگەر گەلی کورد و ئێمەی کورد هەمومان هاوکار و پشتیوانی یەک بوویناوە یەک ڕنگ و یەک دەست بووینایە هەڵبەتە دوژمن بەم شێوەیە و بەم ئاسانیە نەیەتوانیکەوە بە شێوەیەکی زۆر دڕندانە دەست لە گەلەکەمان و لە نەتەوەکەمان بوەشێنێ بۆیە ئێمە وەکو هونەرمەندان جاریش کە ئیدانی ئەم جۆرە کارانەیەکەین ئەم قەتڵ و عامەی کە دەرهەق بە کورد دەکرێت بۆیە تاکە چارەسەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دەست درێژیانە یەکدەستی و یەکڕیزی و تەبایی هێزە سیاسیەکانی گەلی کوردستانە و گەلی کوردیش بەگشتی هونەرمەندان هەمیشە کەم تەرخەم نەبوون هەچ ڕووداوێک و پێشهاتێک هاتبێت پێشەوانێ هونەرمەندان ڕۆڵی خۆیان هەبووە و بێگومان ئەبێ بەردەوام بین هونەرمەندان ئەگەر بجۆمان لێ بژیرێ ئەگەر ناڕەزایەتیەکانمان بە هەند وەربژیرێت ئێمە هەمیشە لە خزمەتی گەلەکەی خۆمانین لە خزمەتی دۆزی ڕەوای نەتەوەکەمانین بۆیە واجبی سەرشانی هەموو هونەرمەندانەکە لە هەموو دەور و زروفێکە هەچ کارە ساتێک ڕوو بەهاش دەستدرێژێک بکرێتە سەرگەلەکەمان ئێمە هەڵوێسمان بێ و هونەرمەندانیش بەشێکن لەو مەسەلە بەشداریان هەبووە بەشداری کارایان هەبووە بەشێک بوون لەو ناڕەزایەتیانەی کەوا دەریان بڕیوە ئومێدەوارم کە داگیرکەرانی کورد بەوە تێبگلەوە تێبگەن و هەست بەوە بکەن کە میلەتی کورد چەندی ساڵە قەتڵ و عامەکرێ بەڵام گەلی کورد هەر بە سەربەرزی و هەر بە زیندوی ماوەتەوانێت تاکە چارەسەر لێرە تەنها گفتوگۆکردنە بە شێوەیەکی ئاشتیانە لەگەڵ مەسەلە ڕەواکەی میلەتەکەمانە.